دەزانی سەر لێ دەچێت تووشی خەدەر هاتووی تووشی خەدەر هاتووین یعنی نانەکەمان حەڵاڵ ناکەین بەسەرکە مشکورێکی وامێ بەجددی دەڵێ نانەکەمان حەڵاڵ ناکەین چونکە قیتال خۆ منظمێکی عەفوویە چونکە وحتا مثلا دز پاش دزی هەیە پێش دزی هەیە فڵانی هەیە حیمایە هەیە چونکە دەزانی خەتەرە کە لە شۆڕشی زیاتر لە 6 ساڵ سیاسەتی کرد بەڵام لە هەندێک وردە ڕەخنەی زۆر بچووک بۆلاوە کە تایبەتە بەناوخۆی حیزبەکەی تەنیا پیا هەڵدان و ڕێزێنانی بەجێهێشت دیاردەیەکی ناوازە لە جیهانی پۆخڵی سیاسەتی کوردیدا عەزیز محەممەد لە گوندێکی هەولێرەوە بۆ کۆشکی کریملن ساڵی 1924 لە گوندی بێرکۆت لە نزیک هەولێر لەدایک بووە باوکی جوتیارێکی گوندەکە و دایکی کچەمەلایەکی باکووری کوردستان بووە لەوان و باش قەڵەوە هاتبووە هەولێر لە تەمەنی زۆر بچووکدا لەگەڵ دایکی دەچنە هەولێر و بە یەکجاری باوکی بەجێ دەیەڵن لەوێ لە مزگۆتی ئەبوبەکر فێری خوێندەواری دەبێت و لە پیرزین و شاوەی سوو بە حەرکە دەرسی فەقێتی دەخوێنێت دایکی کە ئەو کات لە ماڵان کار دەکات دەینێرێتە قوتابخانە و بەهۆی زیرەکێکەیەوە ڕاستەوخۆ لە پۆلیسەی سەرەتایی دایدەنێن دوای تەواوکردنی سەرەتایی بەوەی گەورەی تەمەنیەوە ڕێگای نادرێت درێژە بە خوێندن بدات ماوەیەک بێکار دەبێت و دواتر بە هاوکاری هەندێک هاوڕێی لە فەرمانگەیدا بەشکردنی خۆراکدا دەمەزرێت و 3 ساڵ لەوێش کار دەکات ژیانی سیاسی لە ئایاری 1940دا عەزیز محەممەد بووە ئەندامی کۆمەڵی هیوا و لێەوە ژیانی سیاسی ئەو دەستی پێکرد ساڵی 1942 بووە ئەندامی کۆمەڵی گەل و ڕۆژنامەیەکیان بەناوی بڵێسە دەرکرد و تێیدا خۆیان بە کۆمەڵێکی مارکسی ناسان دوای کۆنگرەی یەکەمی حیزبی شووعی عێراق لە زستانی 1945 بووە ئەندامی ئەو حیزبە ڕۆژی 13 دەی 1948 دەستگیر کرا و ساڵی 1958 بەهۆی کودەتاکەی عەبدولکەریم قاسمەوە ئازاد کرا عەزیز محەممەد ماوەی 10 ساڵ زیندانەکەی بۆ خوێندنەوەی گفتوگۆی سیاسی و پێشخستنی ئاستی ڕۆشنبیری و دنیابینی خۆی تەرخان کرد دوای ئازادبوونی لە زیندان دەستی کردەوە بە کاری سیاسی و ساڵی 1963 لەگەڵ کودەتای بەعسیەکان چووە شاخ و ساڵی 1964 بە سکرتێری حیزبی شووعی عێراق هەڵبژێردرا کە لەو کاتەدا گەورەترین حیزبی عێراق و کوردستان و تەنانەت بەڕای زۆرێک ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بوو لە ماوەی سکرتێرێکیدا بۆ حیزبە گەشەکردن و بەرەو پێشچوونی زۆری بەخۆیەوە بینی ئەوە ژوای کرد ساڵی 1986 لەلایەن حیزبی شووعی یەکێتی سۆڤێتی ئاوساوە مەدالیای لینینی پێ ببەخشێ ساڵی 1993 لە کۆنگرەی پێنجەمی حیزبدا عەزیز محەممەد دەستی لە پۆستی سکرتێری حیزب هەڵگرت و وتی من ماوەی 29 ساڵە سکرتێری حیزبم ئیتر کاتی ئەوەیە خوێنی نوێ و نەوەی نوێ بێتە پێشەوە ئێمە بەڕاستی سەر بەدە و سپاسی مامۆستا عەزیز محەممەد دەکەین بۆ ئەوەی کەوا دەورێکی باڵای بینی لە پێکێنانی ئەم کۆبوونەوەیە زۆر سوپاسی مامۆستا عەزیز محەممەد دەکەم کە زەحمەتی حەقیقەت زۆری کێشاوە ماوەیە بۆیش ئەمە هەر لە سەرەتاوە گوتمان ئێمە ئێستا وەختی قسەکردنی وەختی کارە لەگەڵ دەستپێکردنی شەڕی ناوخۆدا یەکێک بوو لە ئەوانەی ڕۆڵێکی زۆر گەورەی ژێڕە بۆ کۆتایی هێنان بە شەڕەکە و بەردەوام لە کۆبوونەوە و هاتشۆی نێوان سەرکردایەتی یەکێتی و پارتیدا بوو بەهۆی داواکانی ئاویشەوە چەندین جار ئاگربەز لە نێوانیاندا ڕاگەیەنرا ساڵی 2007 لەلایەن دەوڵەتی ڕووسیاوە لە کۆشکی کریملین مەدالیای یاسێری گەشی کشوەری ئاسیا و ئەفریقای پێبەخشا کە دوای نیسۆن ماندێلا دووەم کەس بووە ئەو مەدالیایە وەربگرێت ڕۆژی دەی 6 2015 مەسعود بارزانی سەرۆکی پارتی و ئەو کاتی هەرێم مەدالیای بارزانی نەمری پێبەخشی و ڕۆژی 23 مانگ لەلایەن زانکۆی کامبریجیە بریتانیاوە دکتۆرای فەخری پێبەخشرا ناوازەیی لە بێگەردیدا عەزیز محەممەد ڕۆژی چوارشەممە سیوێکی ئایار 2007 لە شاری هەولێر کۆچی دوایی کرد ئەوەی لە سیاسەکانی ترجیا دەکاتەوە بەدەر لە هەوڵە بەردەوامەکانی بۆ بەرقەرارکردنی ئاشتی و دروستکردنی سازانی سیاسی لە نێوان لایەنە جیاوازەکاندا پاکی و بێگەردیە سەمەرەکەی بوو لە ڕووی گەندەڵیەوە دوای گیان لە دەستدانی بە دوواداچوونێکرا بۆ سامان و داهات و میراتە مادیەکەی دەرکەو ئەو خانووی تێدا ژیاوە لە هەولێر یەکێک بووە لەو خانواری پێشتر بۆ ئەندامانی مەجلیسی تەشریعی و تەنفیزی حکمی زاتی ئەو سایباز دروست کرابوون ئەوانە لە دوای ڕاپەڕینەوە تاپۆگرە لەسەر ئەوانی تیایاندا نیشتەجێ بوون و زۆرێکی شانکڕین و فرۆشتنیان پێوەکرابوو بەڵام ئەوی تێدا بوو بە ناوی کەسەوە تاپۆ نەکرابوو ئەو ماڵەی سەردەمانێکی زۆر مەزارگەی گەورەترین سیاسەتمەدارەکانی هەرێم و عێراق بوو
تەنانەت هاوسەرەکەی کە مامۆستا بوو بەهۆی ڕاودونانی سیاسی لە کارەکەی دابڕابوو خانەنشین نەکرابوو. لە کاتێکدا خەڵکانێکی تر لەسەر کاری زۆر لە ئەو بچووکتر دەرکرابوون و موچەی خانەنشینیان بۆ بردرابەوە. بەڵام نەفسی بەرزی هاوڕێ عەزیز وای کردبوو داوای نەکات. تا ئێستاش هیچ کام لە مناڵەکان و نەوەکانی پۆستیان نییە و واستەی بۆ هیچ کەس نەکرد تا بێتە بەرپرس و دەسەڵاتدار و ئەو کە سەردەمانێک کەسی یەکەمی سیاسی عێراق و کوردستان بوو تەنها بە موچەیەک ژیانێکی شاهانەی لە ڕووی نەفس بەرزی و شکۆمەندیەوە بەڕێ دەکرد نەک لە ڕووی مادی و فرەتاوەری و ئۆتۆمبیل و زەوی و زارەوە. عەزیز محەممەد کە مرد لە دوای خۆی 1 سانتیم زەوی بەجێنەهێشت و 1 دیناری خەوتووی نەبوو. بەڵام ئەفسانەیەکی لە نمونەی سیاسی پاک و ڕاستەقینە کردە میرات بۆ هەمووان.